خلق نمسا يعني نمساوي بشك جوان پر حز دکن فيري زمان كردي ببن بالطيبة تيجي أو كسين كنت خوازن كردان ناس بكن كردستاني ناس بكن حز دكن كردي زانبن ياسمين يك جوانه جنكش نمسا لناوند دك فيربونا زمان كردي خفيري كرمانجي دك جبركو أو لروج أوي كردستاني ريفبرا ريخسنة كمروفيا بيج جوارا بيجم چند زراوين زمان كردي هنا ما که يعني زانياريه كي كرمانجيه سورانيه زازاكي هنك جيرد بيجن دملكي يعني بيجن كرمانجكي لي هر زازاكيه هوراميه كالهوريه لكيه لوريه زراوين سركين زمان كردينا برا افجي الجموع باراستي به خانما نمساوي يعني ياسمين دبيجا خلق روج اوای كردستان بانجليزي نزانن جبروي كيجي جبوكو بكاره بخلقي را بدا وبستينا وبريار دايا بچا دبستاني خفيري كردي بكه جنا كدنجي هيا لوي نوفندي دبيجا زماني كردي جلكي خوشه زمانكي شيرينه او دخازه خفيري كردي بكه ما مستا حسن بخوا خلقي روج اوای كردستانيه للنمسا ما مستا زماني كرديه دبيجا لوي ولاتي قال كرد هنا كل وي ولاتي جدايك بونه النمسا جدايك بونه وزمان كردي نزانن جبر ويكيجي دچن وين اوندي خفيري كردي دك هنا وهيا شو جدائي هيا نقباواند هيا يك جمار وهنا برجمار سينجولار وبلورال يا حفتان برنادت دابيرامن نخوشه سرقالی خوێندنی ڕێزمانی کرمانجین کاریبوون و هەبوون تو تیکەری ژیمێرەی قالەوان بکی بلێ ناوی بێڕەیێ من سەرهاتێ ئەو خوێندەکارێ دا پێر و بە پێرە من ژی بمێرێ دژین سپاس شی بۆ ئاگاهیان سپاس خۆش سپاس و هەردوویان نۆژی یاسەمین و بنێدیکت فرخوازی هاوڵاتی نەمسان و ساڵێکە زمانی کوردی دەخوێنن هەردووکیشان شەیدای زمان کولتور و خەڵکی کوردستانە حرمەتە من ji bo gelê Kurd pir mezîne حرمەتی یاسمین ئەوەندە گەورەیە بۆ کورد کە بڕیاریدا فێری زمانی کوردی بێت چونکە یاسمین ماوەی چەند ساڵێکە لە ڕۆژئاوای کوردستان پرۆژەی مرۆیی بەڕێوە دەبات و لەبێ بە کولتوری کورد ئاشنا دەبێت و بۆ تێگەشتن لە کورد زیاتر بەڵێن دەدات بە تەواوی خۆی فێری کوردی بکات مرۆڤ بە ئینگلیسی نەزانن و ji ber vê yekê ez dikarim bi kurmancî fêm bikim. Navê min Ruhat e. Ez jî bajarê Mêrdînê me. Texa me de dibistan tune ye. بنێدیکتی تەمەن 37 ساڵ بەشی ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی خوێندووە و هاوڕێی کوردی زۆرە و دەیەوێت کوردی فێربێت و لە داهاتوودا لە ڕۆژئاوا کار بکات. چەندە کوردی و زیمانی کوردی gelek xweş e û parlamentîkîşîne û arê. Tu telalî pîr xweşikî. Li min ewîran zêde dikî, birîndarê teme yar, êvîndarê teme. ڕۆژهەڵاتە ناوین gelekî bala min dikişîne û min li zanîngeha zimanê Erebî xwendiye. Ji ber vê yekê min xwest zimanekî nû hîn bibim. Ez dixwazim seredana Rojavayê Kurdistanê bikim û peşdarî projeyên mirovî bibim. Ev e plana min a pêşerojê ye. مامۆستایەکی گەنج حوسێن نزیکی 3 ساڵە مامۆستای زمانی کوردیە و 7 ساڵیشە لە نەمسایە و ئێستا خوێندکاری ماستەرە لە بەشی زانستی سیاسی لە زانکۆی ڤێننا. کەسن کورد هەنە کوردێن بێتری کوردێ باکوورن یەک ولڤر ji dayîk bûne کوردên Rojava jî hene ên Rojhilat û hin jî ê başûrin kesên ku soranî jî diaxivin hene ku dixwazin fêrî kurmancî bibin lê bêhtirî beşdarbuan jî xelkên Awsturyayê û Almanyayê ne. Wekî din jî ji carinan ji Çînê yan jî Japonyayê jî
بەشدار هەبوون ئەس بینم باش فێر دەبن ji بۆ وانژی ڕێزمان ئەو قاسی زەحمەتە هەفتەی 2 جار بە ئۆنلاین و سێشەممانیش لێرە وانی کوردی بە چەندین فێرخواز دەڵێتەوە. بیرۆکەی فێرکردنی زمانی کوردی لەم پەیمانگە دگەڕێتەوە بۆ 4 ساڵ لەمەوبەر. ئەو کات تەنها 20 فێرخوازی نەمسایی هەبوو، بەڵام لەو کاتەوە ساڵ بە ساڵ فێرخوازی نەمسایی و ئەڵمانی زیادی کردووە و هەتاکو ئێستا لەم پەیمانگایە نزیکەی 200 فێرخوازی نەمسایی ئەڵمانی فێری زمانی کوردی بوون. بەشێکیان وەک حەز و خولیا بۆ ئەو زمانە و هەروەها بەهۆی کارەکەیانەوە هەندێکشان بەهۆی پەیوەندی خێزانی لەگەڵ کوردانی ئەم وڵاتە خۆیان فێری زمانی کوردی دەکەن. لاریسا و ئەلێکس و ماریا لە خۆشەویستی بۆ هاوڕێکانیان خۆیان فێری زمانی کوردی دەکەن. سورگوڵیش خۆی کوردی دەزانێت، بەس دەیەوێت بە نووسین و خوێندنەوەی کوردیەکەی باشتر بکات. ڕاستی یعنی ئەم فێری زمانی خۆ نەبوونە لە دبستانە یان ماڵێدا ji ber wê kê ji ber me girîng e yani em fêrê zimanê xwe bin bi niza yani nîvê ji teqalî me belkî hemî zanin nîvê erebî ne nîvê zimanê dît hevlî bûne bes yani ji me re niza baş e wile yani heta ji me were no pêşvetir ew bibin yan jî em baştir fêrî zimanê xwe bin. کاتێک فێرخوازان ئاستەکانی یەکەم و دووهەم و سێمی زمان تەواو دەکەن، بڕوانامەی باوەڕپێکراوی زمانی کوردی وەردەگرن. ئاڵاشاڵی ڕوودا و ڤیەننا.